بەخێر هاتی بەیانی بەخێر هاتی ڕۆژێکی باش بۆیەوە. ئەویش پەرتوکەکەیە کە لە بەردەستی منە پێش ئەوەی کە لەگەڵ بەڕێز زەردەش دەستکەین بە گفتوگۆ من گرتم بە دەستم و سێرم کرد پەرتوکێکی زۆر باشە بۆ هیوایم کە لە بازاڕەکان کەمێکی تر پرسیاری ئەوە شەکەین بەڵام پێش هەموو شتێک بزانین پێکانی ماسوولکەکان بە چی ئەوترێت هەموو وەرزشکارێک تووشی پێکانی ماسوولکە ئەبێت؟ بەڵێ بۆ هەموو وەرزشوانێک هەیە بەوەی تووشی پێکان بێتن بە تایبەتی ئەو ڕۆکە خۆراکان زۆربەی بە پێینی کیمیایی شتوا گەورە دەبێتن بۆیە ئەو کەم کوڕیانە تووشی ماسوولکەکان دەبێتن ینی زۆربەی ئەوانەی کە تووشی ئازاری جونگەکان دەبن یەکسەر بیر لە جونگەکان دەکاتەوە بەڵام ئەوە هەڵەیە دەبێت یەکەمجار بیر لە ماسوولکە بکەوە چکە ماسوولکە دەبێت تێر بکرێ بە تایبەتی زۆربەی ئەو گەنجانەی ئێستا ئەمن خۆم هۆڵی وەرزشیم هەیە ئەو یاریزانانەی کە دێنە لای من زۆربەیان 100 زیاتر کەمی ڤیتامین دییان هەیە بێگومان ڤیتامین دی تەنها کارەکە ناکە دەبی مەگنیسیۆمیشی لەگەڵ بێتم ئیتر ئەو زانیاریانە دەبی ئەوەی پێشەوەی دەست پێ بکە خۆی بەسەر بکاتەوە سەردانی پشکنی بکاتن خۆی بپشکنی بزانانی ڤیتامین دیەکەی چەندە ئاستی ڤیتامین دی نابی لە سی کەمتر بێ و نابی لە 70 زیاتر بێتن لەو نێوانە بیتن بەڵام ئەمە تێبینیم کردێ زۆربەی ئەوانەی کە هاچی من دەکەن یاخود باڵین لەلای من وەرزش دەکەن ڤیتامین دییان کەمە ئەویش هەستەکە چۆن دەزانی ڤیتامین دیت کەمە دەبینی سەر و ڕووی شێوەیەکی سپێکی ناشرینی هەیە یاخود دەبینی لە کاتی یاریکردن دەڵێ دەستی ڕاستم لە چەپەی بەهێزترا یاخود دەڵێ شانم کەت ناتوانم لە یاریەکە بەردەوام بم بۆیە دەبی سەرنج بدەینە سەر ماسوولکە چکە ماسوولکە کارەکەی ئەوە دەکاتن جونگەکان بەکاربێخێتن باشە کاک زەردەش زۆر جار لە زۆر ئەنجامدانی وەرزش بە تایبەتەوانی کە بە قورسی وەرزشەکەن تووشی ئەو ڕەخبوونی ماسوولکەکانە بن یاخود پێکانێکی قورسە بن ئەمانە چۆن نەتوانن چارەسەر بکرێن؟ بەڵێ خۆی زۆر گرنگە ئەوانەی کە با بڵێن دانی پێدەندرێ بۆ کوڕاهێنەر کار بکاتن زانیاری هەبی لە ئەناتۆمی یاخ باڵێن تەشریح عەزەڵی ئەگەر تو زانیاری نەبی لە شێوازی کارکردنی ماسوولکەکان ناتوانانی کارەکەی خۆشت بە ڕێوە بێ بۆ نمونە ئەوانەی کە قوڕس یاری دەکەن قوڕس مانایوەیە ئاسنێک هەڵگری یا قورسایەک هەڵگری لە توانای جستەی خۆت زیاتر بیتن ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەو ڕاهێنەری کە سەرپەرشتی کارەکە دەکاتن ئەجە بۆیە زۆربەی ئەوانەی کە یاری دەکەن کە قوڕس دەڕۆن تووشی زۆربەی زار تووشی گوپ بوونی ماسوولکەکان دەکەن یانی چی؟ گوپ بوونی ینی با بڵین کاتێک کە خوێن دەوێتن بە ڕاحەتی خۆی هاتووی لە ناو ماسوولکەکە بکاتن دەگیرێ کاتێک کە گیرە ئێستا بۆ نمونە زۆربەی ئەوانێک کە ئازاری شانیان توش دەبی یەکسەر بیر لە شانی دەکاتەوە شان هیچ پەیوەندی بەوە نییە زیاتر ئازارەکە لە سینگەوە دەست پێ دەکا لە عەزەڵاتێکی پێ دەڵێن کرۆکۆبرێکالس کە دەکەوێتە ژێرەوەی پیرمان با بڵین ئەو ماسوولکانە تووشی کەم و کوڕی دەبن هەروەک لە سەرەتاوتم لە خۆراک کاتێکەوە کەم و کوڕی توش دەبیتن بێگومان ناتانی ئەرکەکە بەجێ بکاتن ئەوە لایەکیش تەکنیکی هەیە لای تەکنیکی ئەوەیە تو دەبی بزانی گۆشەکانی کارکردن بۆ نمونە بەو شێوەیەگە کار بکەیت بەو شێوەیە کار بکەیت بەو شێوەیە کار بکەیت هەرێکە جۆرە ڕێگایش تایبەتی خۆی هەیە ئەو ڕاهێنەر کاری ئەوەیە کاتێک کە ئەوانەی کە دەست پێ دەکەن دەبی بزانی چۆن ڕێنمایی ئەوەی دەکاتن کە دەست پێ بە یاریەکە دەکات باشە چارەسەرەکان چی بوو چونکە سۆڤان من ویستم زانم چارەسەری ئەوە چییە؟ بەڕاستی چارەسەرەکە ناڵم ئەگە خۆت نەتوانی خۆت بڵین ڤیتامین دیەکەت دابین بکەیت ئەوە دەبی ڤیتامین دیەکە دابین بکەیت پاشەوەی ئەگەر با بڵین ماسوولکەت تەواو بوو ڤیتامین دیەکەت تەواو بوو لەو کەم کوڕیانەت هیچ نەما دەمێنێتەوە سەر ئەوەی شێوازی یاریکردنەکە کاتێک کە توش دەبی شێوازی چارەسەریەکە دەبی ئەو ڕاهێنەری کە لێوێن دڵێە بزانی هۆیەکەی چییە ینی زانینی هۆیەکە قچە قوڵە ینی ئەگەر هاتووە بڵێم تاو ئەو هابابی کاتن ئەوە نیە زۆر کەس تووشی با بڵێن ئازاری پشت دەبی من خۆم چارەسەر دەکەم ئەو یاریزانانی کە لە لای منن
ڕێگا نادەم هۆڵەکە بەزێ بەڕی هەمان کات دەبی دەست بە یاری خۆی بکاتەوە زۆر کەس هەیە با بڵێن تووشی ئازاری پێش دەبی من زۆردا لە ڕێگای سکیەوە ساچی دەکەم ینی خۆش یاریزانەکە بم دەڵێ سکەکەم چ پەیوەندی بە پشتمەوە هەیە هەموو ماسوولکەیەک ئەگەر هاتو با بڵێن قۆڵمان پشت قۆڵشمان هەیە ئەگە پشت قۆڵ ڕێگا بە قۆڵ نەداتن یعنی ئەگەر بە ڕاحەتی خۆی کارەکە نەکاتن خۆشتر نەکاتەوە بۆی ئەو کارەکە ئەنجامدا ئەو کاتی قۆڵ تووشی پێکان دەبی بە هەمان شێوە پشت قۆڵیش ئەگەر بایسێپس یاخ با بڵێن قۆڵمان ئەگەر ڕێگە بە ترایسێپس نەداتن پشت قۆڵ ئەویش هەمان شێوە دەبین تووشی ئازاری ئەنیچک دەبیتن یاخود دەبینی هەیە زۆزار گلەی لە مەچەک دەکاتن لە چتمەچتون دەبەسی لۆی با بڵێن یاریەکەی خۆی جێبەجێ بکە بەڵام ناوی بیر لە مەچەک بکەوێ دەوی بیر لە ماسوولکەکە بکەوێ باش کاک زەردەشت با چۆنەڵێ خۆمانەتر پرسیارەکە بکەم چونکە من یەکێکم لەوانەیە کە قەت ناتوانم 6 مانگ بە دوای یەکە لە هۆڵی لەش جوانی و لەش سازی و فتنس بەردەوام بم بەهۆی کارێکەوە بەهۆی مەشغەڵەتێکەوە 2 مانگ بەردەوامە بیمانگێک داوڕێ بەس هەر جارێکە داوڕێ و ئەگەڕێیتەوە ئەو تەشەنوجە هەموو گیان تەگرێت چارە سەرکردنی نازام هەژە سە ڕۆژی یەکە بۆ حاضرکەی بۆی کە ناتوانین بە قادر مەسەر ناتوانانی بە قادر مەسەر ینی تۆ هەموو 2 مانگ 3 مانگ جار یازانی ئەمەد بەرامبەر دێتە پێش و ڕوبەڕووی ئەمە بیتەوە چی بکەین کارێک هەیە کە ئەمە بیکەین ئەو تەشەنوجە و ڕقبوونە کەم ترکەینەوە یان چی بکەین ئەومان توش نەبێت توشبوونەکەی باشە توش نەبوونەکەی باشە چی بکەین خۆی گرفتەکە لەوەیە ئەوەی کە دەست بە یاری دەکا ئەوها گەشتبینە بە یاریەکە وا دەزانی هەر کاتێک کە وازی هینایە ئەگەر ڕۆژێکم بستن وەکو ڕۆژی دوایەمین جار کە یاری کردی وایە بۆیە کاتێک کە یاری دەکاتن ناڵێم ئەوە هەموو ئەرکی ڕاهێنەرە دەبی خەڵکی ڕێنما بکە بەڵام بەداخەوە ئێمە دەبینی زۆربەی جارکە ئەو کەسێکە خۆی بەڕێوە دەبا کۆرس لە لای خۆی دەنووسی پرس بە کەس ناکە زۆردار لە هۆڵەکان یعنی ئەو کاتێککە ئەوەی بەرپرسیارەکە ڕوبەڕووی نابیتەوە تقریبا ئێستاکە قسەک زۆربەی بوتە مادی شتێک هەیە ناوێ لێ ناوی VIP بەڕاستی بەڕای من باشە منەڵە مەبەستمەوەیە ئەمە ئاساییە چونکە کە ئەچیڵی هەموو گیانمێشێت خوا تەمرینی قورسم مێرێ ئەڵە زۆر تەبیاوە ئەسان ئیشی کردووە ماسوولەکەەکانی تۆ زۆر باشەکەواتە ئەمە تۆ وەرت گرتووە ئەوەی کە من داومە پێت شتێک نییە ئەمەمان بۆ تۆزە خاوکاتەوە با خۆی دەبی قۆناغە هەبی من لە هۆڵەکەی خۆم ئەوانەی کە دەست بە خۆلاوازکردنەوە دەکەن یاخود با بڵێن کە دەست بە یاری ڕۆیشتن و پاسکی لێ خوڕێن و یاخود کرۆز دەکەن ئەوانە دەبی بەرنمەیان هەبی بەرنمەکە نابی بڵێ بڕۆ 10 دقەلەوە کار بکە پاشان 10 دقەوە لێ خوڕێ یاخود 5 دقەوە لێ خوڕە ئەوها نابی خۆی دەبی تێستات هەیە تێستی بەرەمێن ئاستران ئاستران پێ دەڵێتن دەڵێ سەرەتای 3 خولەکی یەکەم لەسەر خێرایی 4 لێ خوڕە پاشان بووە دقەی 4ەم بیکە بە 5 پاشان بگەڕێەوە 3 کاتێک کە دەگەڕێ 3 ماسوولەکەت حەوانەیەک توش دەکاتن یعنی وەکو بڵێ ماسوولەکە ئەوەی پێویستی بیتن ڕای دەچێشتەوە کارەکەی بۆ دەکاتن پاشان دەتوانی پاش ئەو 5 دقەیە دەتوانی بڵێ بیکە بە 6 یعنی تاو بدە ماسوولەکە بەڵام دووبارە دەتوانین بگەڕێەوە 4 بەڵێ یاخود تووشی هەورازی دەکەی هەورازکردن لە ئامێر ئەگەر لە ئەتوو بڵێن لە 0 یەکسەر بیکەی بە 7 بێگومان ئازاری تووشی ئازاری ئەژنەکان دەکاتن بۆیە دەبی بەرزیکەوە و نزمیکەوە بەرزیکەوە و نزمیکەوە بۆ شوێزی تر بەرنامەی تایبەت هەیە جێبەجێ دەکەیت باشە کاک زەردەش جیا لە هۆڵەکانی وەرزش ئێمە ڕۆژانە لە ماڵەوە کار و چالاکی ماڵ و ئیش و بە تایبەت خانمان کە دەستێنە شتێکی قورس لە کاتی ئیشکردن جاری وایە بتڵە غازێک بەرزەکەنەوە شوێنێکی جەستەیان تووشی ڕقبوو نەبێت یاخود سستبوو نەبێت ئازارێکی چەند ڕۆژەی پێوە بێ ئەمە لەم کاتە چۆن لەش سازی بۆ بکرێت چۆن چارەسەری بۆ بکرێت بەڵێ بتڵە غاز هەڵگرتنی بتڵە غاز تو ینی مەجبوری بەلایەک هەڵیگری کاتێک بەلایەک هەڵیدەگری ئەو قورساییە تەرازوی نییە بۆیە کاتێک کە هەڵی دەگری باشترە بە شێوەیەک هەڵیگری شێوەی پشتت بەلا نەکەوێ بۆ نمە بە ناوەند هەڵی دەگری
بەناوان خەڵیگری وەکو باڕێن بەتریق بڕۆی بۆ شێوەیە باسە ئەوە بۆ مەودایەکی کورت بەڵام ئەگەر هاتو بەلاتە نیشتێک هەڵیگری ناتوانانی بکەیت بەڕاستی ئەم شیستاکە سەیراگە پێت بڵێم پێشوێ بتڵە غازە کارگری بڕۆی سپۆرت بکەی ئەو بچی بتڵە غازە کارگری بتڵە غازیش بەڕاستی قورسایەکەی زۆرە ینی کەم نییە شێت نییە بتڵە غاز زۆر جار لە من ینی تووشەوە بووم لە پاکردنەوەی ماڵ لە کاتی ئەو فڵچە بەکارهێنان ئەمانە هەمووی واد لە یەکا کە قۆڵت شانت پشتت سکت تەشەنوج بکە ڕاستە ئەوزایتر ئەوە چارەسەرکەوەیە تۆ دەبی وەرزشوان نەک بڵێم وەرزشوان بی بەرنامەی وەرزشی ڕۆژانە بی لە لای تو ئەگەر تو وەرزشوانێک بی بڵێن بەیانیان بۆ چارێگەک بۆ نیو کاتژمێر ڕاکردن بکەی یاخود جولە بکەی جولەی سوێدی هەیە بیکەی ئیتر تو جەستت بەردەوام ئامادەیە بۆ کارکردن بەڵام ئەگەر لە پڕە کارێک بێ بکەی بە تایبەتی ئافرەت کاتێکە لە ماڵەیە ئافرەتی ئێستامان وەکو ئافرەتی جاران نییە خاوەن خانووی 400 متری یان 500 متری بی باسی زۆری نەی دەکەم دەبینی لە ناو 100 مترێک دەژی نە هەتاوی پێدەکەوی نە مەجای جولەی تێدایە هەر وەکو ئەو بلبلە وایە کە لە قەفەسێک دایدەنەی تر مەزاری جولەی زۆر کەمە دیارکراوە بۆیە باشترە هاتووی پارکەکان بکەن ئەگەر تەنها بە ڕۆیشتنیش بی هەر باشە بۆی خود لێ بە دوور بێت باشە کاک زەردەش با وەکو دوا پرسیار بمە سەر ئەوەی کە هەموو ئەمانە باس دەکەین بۆی کە تووشی تەشەنوج نەبین تووشی پێکان نەبین بەڵام حاڵەتێکی تر هەیە کە زۆر مەترسیدارترە کە هەمووی ئەمانە ڕێگری لێ ئەکرێ بۆی کە تووشی ئەوە نەبین کە ئەویش پچڕانی بەستەرەکانی ماسوولکەکانە لە چ حاڵەتێکا تووشی ئەو پچڕانابێت کە تەمەزوقیشی پێوترێ بە زمانە گشتەکەی لە هۆڵە لە ژوانەکان چی بکەین تووشی ئەوە نەبین و ئەگەر توش بووین مەترسیەکەی چییە؟ بێگومان ئەوەی مەترسی تەمەزوق تووشیشی گەلە گەورەیە ینی بچووک نییە بە تایبەتی ئافرەت کاتێک دەبینی دەست لە شتێک ڕادەوەشێنی جولەیەکی لە ناکاو دەکاتن ئەوە وا دەکاتن ماسوولەکە پێڕانەگا خۆی ئامادە بکە بۆ کارکردنەکە بۆیە ئێستاکە لە وەرزشوانەکان دەڵێن پێشەوەی دەست بە یاری بکەی خۆت گەرمکە مانای چیە کە خۆت گەرم دەکەی خۆت گەرم دەکەی کاتێک کە فەرمانەکە لە مێشکەوە دەڕوا دەبی ماسوولکە جێبەجێ بکە ئەگەر ئەتوو خۆت گەرم نەکردی ماسوولکە دوا دەکەوی لە جێبەجێکردنی ئەوەش کاتێک کە توش قورسایەکەت لە دەستگرتی یاخود هەر شتێک لە دەستگرتبی پێڕاناگاتن ئاکارەکەت بۆ ئەنجامداتن مەسلەی تەمەزوق بەڕاستی چارەسەریەکەی ئاسان نییە بەڵام ئایا تەمەزوقە زۆربەی جار ناو لێ دەندرێت تەمەزوق یاخود با بڵێن ئیتیهام دەکرێت بەگەوەی بەڵێن تووشی تەمەزوق بووە زۆربەی جار وان نییە تووشەکە زۆر لەوە ئاسانترە ئەمن ئامۆژگاری دەکەم زۆربەی ئەوانەی کە تووشی ئازاری وەشخۆتگوتنی شاین دەبی یاخود قۆل دەبی یان پشتی دەبی خۆی بپشکنی بەچی بە شێلان کە وا دەکاتن خوێنەکە بۆی بچیتەوە بۆی ماسوولکە نەرم بیتەوە یەکسەر پڕ نەداتە دکتۆر خۆی مەڕێن ئاو گەرم بە خۆی دابکاتن ئەوانە وەکو سەرەتایی بەڵێ کاک زەردەشت ئێمە دەستخۆشیت لێکین بێگومانە و زانیاریانە زۆر بەسوودن ئەوەی کە نەمانتوانی لەم پرۆگرامە زیاتر باسی بکەین بەڵام لەم پەرتوکەی جەنابتا هەیە کە باسی یاری لە جوانی یاری ئاسنەکات پێکاتەی ماسوولەکان چۆن و خۆراکەکان چوری ڤیتامینەکان ئەمە کاک زەردەشتی ئەتوان لە بازاڕەکان دەستان بکەوێت ئەگەر نەمانتوانین لە پرۆگرامێکی ئاوا تەواوی ئەو وەڵامانە بە هاوڵاتیان بدەین ئەواتوان لە ڕێ ئەم پەرتوکەوە ئەو وەڵامانەتان دەستکەوێت زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ